بەڵێ بەیانی ئەوە بینەران باشتر دیارا و شێوەی شارەکانی ترێرەمی کوردستان لە چەمسەماڵیش بە بۆنەی ڕۆژی ئاڵاوە چەندین چالاکی ئەمە چەشنی هونەری و ئەدەبی ئەنجام ئەدرێن دیارە وەکو ئیدارەی شار شوێنێکی دیاریکراویان نییە بۆ ئەنجامدانی چالاکیەکان بە بۆنەی ڕۆژی ئاڵاوە لە خوێندنگە و قوتابخانە جاجاکانی ناوەندی قەزاکە و ناحەکانی دەوروپشتی چالاکی بەڕێوەچن منێسە لە خوێندنگەی ئەسیرن دیارە ئەمڕۆ هەر بە بۆنەی ڕۆژی ئاڵاوە جگەلەوەی خوێندکاران جلوبەرگی کوردیان پۆشیوە و ئاڵایەکی زۆران بە دەوروپشتی خوێندنگاکەدا هەڵواسیوە هاوکات لەنێو خوێندنگاکەدا پێشانگایەکی شێوەکاری کراوەتەوە بۆ تەواوی مامۆستایان بۆ تەواوی مامۆستایانی کە لە سنووری پەروەردەی چەمچەماڵدان و وانەی هونەر ئەڵێنەوە هەر مامۆستایەک بە تابلۆیەکی شێوەکاری بەشداری لە چالاکیەکەدا کردەوە وا بڕارە پاشان خولەکێکی تر پێشانگا شێوەکارێکە بەڕووی ئامادەبوون و میوانانی نێو ئەم خوێندنگایەدا بکرێتەوە و جیاوازدا ڕۆژی ئاڵامەوێ لەسەر ڕووداوەکەی شەوی ڕابردووی گەڕێکی یاسوودەی قەزای چەمچەماڵ قسە بکەم کە تا ئێستا هێزانامنیەکان و بەرپرسە پەیوەندیدارەکان ئەویان ڕانەگەیاندووە کە ئاخۆ هۆکاری ئاگرکەوتنەوەکە چیەکە لە ئاکامی ئاگرکەوتنەوەکەدا سێ منداڵی خێزانی گیانیان لە دەستداوەداکی منداڵەکانیش ڕێژەی سەروی سەدا هەشتاوی سوتاوە شەوی ڕابردوو بەڕێوەبەری بەرگری شارستانی چەمچەماڵ بە ئێنارتی ڕاگەیان کە ئەوان لەگەڵ هێزانامنیەکانی ترا سەرقاڵی لێکۆڵینەوە بن بۆ دەرخستنی هۆکاری ئاگرکەوتنەوەکە ئایا شۆرتی کارەبا بۆ یاخود ئاگرکەوتنەوەکە بەوەی چیەوە بۆ بەڵام تا ئێستا لەسەر ڕووداوە هیچ قسەیەکی تریان نەکردوتەوە ئەمە هەواڵ و زانیاریەکانی ئەم سنوورە بوو دێمەوە بەلایەوە